خاڵێکی دیکە لە کەسایەتی بەهێز ئەوەیە دائیمەن هەوڵی خۆنوێکردنەوە دەدا، واتە ئەپدێت بە زانیاریەکانی خۆی دەدات، هەوڵ دەدا شتین تازە فێربی، شتی نوێ فێربی، هەوڵ نادا مەسەلەن خۆی لە جێوە چەقبەستوو بکاتن و وا بکاتن کە خۆی بەرەو پێشەوە نەبا، نەخێر ئەو باوەڕی بەوە هەیە شتی نوێ تاقیب بکاتەوە، ئەزممویان بکە و جگە لەوەش سوود لە ئەزممونەکانی خۆی وەردەگری، سوود لە ئەزممونەکانی خۆی وەردەگری، لە کوێن دەردا هەڵەی کردبی هەڵەکانی دەبنە ئەزممونێک بۆی لە داهاتوودا دووبارەیان نەکاتەوە. جگە لەمەش کەسایەتی بەهێز جۆرێکە کە هەوڵ دەدا دائیمەن بیر لە داهاتوو بکاتەوە نەک لە ڕابردوو، چونکە ئەو پێی وایە کە مرۆڤ دوو چاوی لە پێشەوەیە، دەبی سەیری داهاتوو بکە نەک هەر بیر لە ڕابردوو بکاتەوە. ئەو مرۆڤانەی کە دائیمەن لە ڕابردوودا دەژین، ئەو مرۆڤانەی کە دائیمەن گلەیی لە بەختی خۆیان دەکەن کە ڕابردووکی باشیان نەبووە، ئەوانە دائیمەن بە کەسایەتێکی سەرکەوتوو هەژمار ناکرێت، چونکە کەسی سەرکەوتوو یاخود کەسی بەهێز ئەو کەسایەتیە کە بیر لە سەرکەوتنەکان دەکاتەوە بۆ داهاتووی، وا دەکەن لە داهاتوودا ئەو سەرکەوتنانەوە ئەو ئامانجەی کە بۆی دیاریکراوە هەوڵی بۆ دەداتن، واتە کەسێکە دائیمەن حەزی بە سەرکەوتنە. و جگە لەوەش ئەو باوەڕی تەواوی بەوەی هەیە کەسایەتی بەهێز بەڕێزان، باوەڕی تەواوی بەوەی هەیە کە کێشە هەیە، گرفت هەیە بۆ بڕینی ئەو هەموو مەودایە لە ڕێگا کە کۆسپ و تەگەرە و کێشە و گرفت دێنە پێشی، پێویستی بەوەیە خۆڕاگربی لە بەرامبەر کێشەکان، پێویستی بەوەیە کە ئەتوو کەسایەتێکی ئارام بی، ئەوەندە بیر لەوە نەکەیەوە ئەو کێشە و گیر و گرفتانە وا دەکاتن کە ئەتوو سەرکەوتوو نەبی، نەخێر ئەو هەستی ڕوبەڕووبوونەوەی هەیە بەرامبەر بە کێشەکان. هەر بۆیەش ئەو جۆرە کەسا واتە جۆری کەسایەتی بەهێز دائیمەن لەگەڵ بارودۆخەکان خۆی دەگونجێنی، کەسایەتێکی ئیسفنجی هەیە، هەوڵ دەدا ڕووکو چۆن ئێستا ئیسفنج نەرمە و بە هەموو کون و کەلەبەرێکەوە جێگەی خۆی دەکاتەوە و جگە لەوەش ئەگەر تەمەشا ئیسفنج بکەی سیفەتی ئیسفنجی باوڕێن زیاتر ئاو هەڵدەمژی، بەڵام ئەو لە بڕی ئاو زانست هەڵدەمژی و جگە لەوەش زانستیش دەداتەوە، ڕۆکو چۆن ئیسفنج ئاویش دەتوانێت بیگوشی ئاوەکە بدەیتەوە، بە هەمان شێوە ئەو کە زانستی هەڵمژی خوێندنەوەی بۆ کرد و دەشیداتەوە. جا بۆیە ئەگەر تێبینی بکەی ئیسفنج ئەوەی دیکەشی سیفەتێکی دیکەوەیە کە گوتمان خۆی لە هەموو کون و کەلەبەرێک دەگونجێن و لەگە بارودۆخەکە دەگونجێ. ڕێک کەسایەتی بەهێزیش ئاوایە، زانستەکان هەڵدەمژی و جگە لەوەش دەشیداتەوە بۆ کەسی بەرامبەر سوودی هەیە و جگە لەوەش لەگەڵ هەموو بارودۆخەکەی کە دێنە پێشی بە کێشە بە گرفت بە هەر شتێک کە ڕوبەڕووی دەبتەوە خۆی دەگونجێنی. کەواتە کەسایەتی بەهێز ئەوەمان پێ دەڵێ کە خۆی بە ئاسانی ڕادستی واقعەک ناکە کە زوو تەسلیم بی، زوو خۆی ڕادستی ئەو واقعە بکە و ئیتر لە پەل و پۆ بکەوی بڵێ من تەواو ئیتر ژیانم وێرانە، ناتوانم سەرکەوتوم، ناتوانم ئامانجەکەم بەدەست بێنم، نەخێر. با بڵێن کەسایەتی بەهێز دائیمەن بیرێکی دوورتری هەیە، دووربینە، مەودای بیرکردنەوەی فراوانە، هەر بۆیە زوو بە ئاسانی زاڵەوی بەسەر کێشەکاندا، هیچ کێشەیە خۆی لە بەرامبەری ڕناگری.